بەڕێزان یەکەم مەوزوستان داهات دەبی بۆیەوە خۆمان پێچایتەوە بەداخەوە پاییز ماڵ ئاوایی دەکات دوێنێ هەواڵەکیان پێدام کە پارتی زۆر لێمان بێزارە لەبەرەوەی ئەو دۆستیانەی ئەمە دەستمان لە بۆ بردیە دیتە مەسەن ئاخرش لەسەر ئەو راپۆرتەی تاوان و دژە گەندەڵی یەک حیزب و ڕێکخرا و تەنانەت کەسایەتیەکانیش زۆر کەسان وەکو لۆگۆیەکی ئۆپۆزیسیۆنیان لە دەرەوەی ئەوانیش نەوێران هەڵسەنگان نەچیرە بۆ بکەن یعنی ئەرێکە ئەوە چی دەکاتن سڵ دەکاتەوە لە هەندێک مەسەلەیان پەنای لۆ نابە ئەگەنا ئەو دۆسەی هەندێک بوو بە جددیمە و شەرمەزاریە لە بۆ هەموو حزب میدیا هەموو ئەو کەسانی خۆیان ئۆپۆزیسیۆنە و لۆگۆیە نەوێرن ئەتوێرە قسەیەک لەسەر ئەو راپۆرتە گرنگی بکەیت شەرمەزاریە بۆیە پارتی دەبینی ئەوی دەست جورئەت دەکات پەنجەکانی دەست لە بۆ ئەو دۆسیانە و هەڵبژاردنە بێگومان بێزارە دەزانێت شتی کەش دێتە پێش دۆسیت کەش دێتە پێش ئەوی ئەم بزانم بێگومان ئەزە بۆیە بڕیاریدا لە مەجموعەیەکی کەم ئەوانەی دژە پارتینسکو بەڕاستی بە ئاشکار لێ هەندەکەن ئۆپۆزیسیۆن بەس دژیەکێتی یان بەس دژی پارتی ئەمن بۆ خۆم یەک لەوانم بازانم تەقسیرم بە هیچ حزبێک نەکردیە بڕیاری پارتیوێ سوکانەکەی بسوڕێنم ماوەک پێشترە لەگەر حزبەکانی کەی دەکرد لەگەر ئەو یەک دوو هێزە ئۆپۆزیسیۆنی دەکرد بەس هەست پێ دەکا ئەو هێزە کاریگەریان نەمایە و لەگە یەکێتی شودنیان هەیە ئیتر دێتەوە سەر و جێلاچیمە یا هەلە بەخێر بێ سۆرە گورەی ناوباغات 4 ساڵ کردت فەشەل تێناوە نەک نەکەتین لە جاران بەهێزتر بووین ڕاستە ئێمە هەندە پەیج و ئەکاونتمان دۆڕاند بەڵام لە جاران بەهێزتر هاتین و نەشکەتین و ئێستاش پێت دەڵێ دوو یەکێتی دوێنێ شەو دەبینم ڤیدیۆیەکی کچەکیان بڵاو کردەوە تەلمیح دەدەن گوایە ئەمە و خەڵکی تر ئەمن و خەڵکی تر هانی ئەو کچەماندایە و نازانم چ بکە شتی ڕوت کورە عیب بکەن شەرم لە خۆتان بکەن و بڕیار وایە کچیت کەش بینن تێم دەگەی لە پەیجەکان بڵاوکەن برێ ئەوانە دەمی ئەو شتانە دەکەن وها دەکەن ڕکلامی لێ بکەن ئیتر گیان نییە لە هەزاری دە کەس بڕوایان پێ بکە گرنگ زەختێک لەمە بکەن هەموو ئەخلاق و ئەوەی یەکێتی لەوەیە دێتن بەونەوەی ململانێ دەکە ئەو حیزبەی شەڕی دوسێ داگیرکەری دەکرد شەڕی بەرەی زووتی دەکرد ئێستا کە دەرەقەتی دوو کەس نایێت تخوا عیب نییە لە شەرم ناکەن دێن ئەو ئەوزە چێ قێز ئەوەی پارتی دەستی لە بۆ نەبردی ئەوان دەسیرۆ دەبن ڕاستە پارتی تەشقەڵی بە ئاڵا کرد بە سروە کرد بە زۆر کچووک ئەوەی کرد ئەتو بچی کچی خەڵک ڕوودکەیەوە ئەخرەوە دەکوژێ بڵێ وەڵاوە ئەو خەڵکانە هانیاندایە بۆ ئەوی بکرە زەخت لە ئێمە چێ بڕاتان پێ دەکەت چ مزداقێت دوو کورە عیب کە شەرم لە خۆتان بکە دوایە من نمونەیەک لێرە دێنم داوان هاوڕێنەوە یەکێتی دەسە من لەسەر دووسێ راپۆرتەی زیندانی نهێنی دەموچای ئەو کادیرەی دەستگای زانیاریم ئاشکرا کرد کە ئەوە لە کنیان کەفرا ینی نابی بڵاو بکرێتەوە و دەستمان ئەوە جورئەت دەکەین دەست لە بۆ ئەو مەلەفانە من بووە لەسەر ئەو ئەساسی زۆر بێزارن و هەڕەشەیان کردیە بەس ئەمە ئەوەن دەتەنێ ناترسینەوە بەڕاستی پێتامرێ من کە سادە نیم دەزانم ئەنگۆ پارتی چن و ئەنگۆشمان تاقی کردۆل دوێن لە ئەوڕۆپاش لێمان دەدەن ینی ئەوە نییە کەسە چێبین بەڵام ینی ئەمەش بای خۆمان شارەزایەکمان هەیە یعنی هەر ئەوەندە دەڵێم زیاتر ناڵێم بە خۆشتان دەمان ناسن من چالاگوانی بواری مافی مرۆڤم هەموو ئەو دۆسیانەی ڕەبتە بە مافی مرۆڤ بە بێبێست لەسەر پارتیم کردیا ئەوە زیندانی سپیلک بووە لەسێ چێتیش دەکەم لەسەر دیفاعم لە ئیسلامی سیاسی لە مەلاکرێکار و لە ئیسماعیل سوسێ و لە دەیان کەسی ئیسلامی کردیا بەبێ ڕەرچاوکردن کەس نەبوو خاستن ماوەیەک دیفاعم لە هەمووان دەکرد هەر دۆسێک لەسەر مافی مرۆڤی ئەم قسە دەکەم سڵیش ناکەینەوە ئەو دەمی کاکە هیچ شتێک نەبوو ئەو سڵمان نەدەکرد و سەر ڕەوشمان زۆر فەرقی کردیا هەر ئەوەندە دەتوانم بڵێم بۆیە واز لەو ئوسلوبە عیز و قۆڕانە بێنن ئەو کارتە سوتاوانە یعنی وەرە حزب بگاتە ئەو دەرەزەی بچی کچی خەڵک ڕوودکەیەوە بڵێ بڕۆ مزایقەی قادر و خەڵکی تری پێ بکە شەرم لە خۆتان بکە شەرم بە جددیمە یەکێتی ئەو هەسوو بووە من دەزانم هەڵبژاردنە بڕوا بکە پارتی وێکی وەز ئەم زۆر خراپە هاوڕێیان ئەزان لە باڵەکاتی 7,000 کەس نەچووتە کارتی نیشتیمانی بێنتەوە 7,000 ئەخل باڵەکاتی زۆرە چۆمان و وەرتی ئەو 7,000 نەچووە خەڵک هیچ حەماسی لە بۆ ئینتخابات نییە پارتی وێچێتی وەز یان زۆر خراپە لە هەڵبژاردن
بويا دترسين ودبينن تأثيرات السوشيال ميديا لها مش أنا يتحول ده مزايا المارك بس لتنافسين وبالراجو كان أجر أنجو بردوام إما دسبوا ملفت